سەرۆکیەکێتی مامۆستایان دەڵێت هیوادارم مامۆستایان سکاڵایەکیش لەسەر حکوومەتی عێراق تۆمار بکەن. ژمارەیەک لە مامۆستایانی پارێزگای هەڵەبجە لە بەرامبەر لێدوانێکی سەرۆکیەکێتی مامۆستایانی کوردستان کە گوتبووی دەستوەردانی سیاسی لە خۆپیشاندانی مامۆستایاندا هەیە و هەڵکی تر پارەی پاسپۆرتەل و هاتوچۆی نوێنەری مامۆستایانی ناڕازی بۆ بەغدا لە ئەستۆ گرتووە. سکاڵایەکیان لە دادگای هەڵەبجە لەسەر تۆمار کردو ئەو لێدوانانی سەرۆکیەکێتی مامۆستایانی کوردستانیان ڕەت کردەوە. ئەحمەد گەرمیانی سەرۆکیەکێتی مامۆستایانی کوردستان سەبارەت بە تۆمارکردنی سکاڵی مامۆستاکان لە لێدوانێکدا بە دەنگی ئەمریکای ڕاگەیاندووە خەڵگازا دەچۆن بیر دەکاتەوە. ئەو قسانەی من کردومە پێشمەند چەند کەس کردویانە. یەکێک لەوانە و تەبێژیەکێتی نیشتیمانی کوردستانە کە دەڵێت سەردانی یەکێتی مامۆستایان بۆ بەغداد سیاسیە، بەڵام لە بەرەوەی من لە حیزبێکی دیاریکراوی کوردستانم هەر ئەوەیە کێشەکە دەنا هیچی دیکە نییە. هیوادارم سکاڵاش لەسەر حکوومەتی عێراق تۆمار بکەن کە موچەکانیان نادات. لای خۆشیەوە موجاهید محەممەد نوێنەری مامۆستایی ناڕازی ڕایگەیاند تۆمەتەکانی لێدوانەکەی سەرۆکیەکێتی مامۆستانی کوردستان ڕەت دەکەینەوە. با نوێنەرایەتی 214 مامۆستا لە دادگای هەڵەبجە سکاڵای یاساییمان لەسەر تۆمار کردو هیچ لایەنێکی سیاسی لە پشتمان نەبووە. لە بەرامبەر دواکەوتنی موچەی مانگەکانی 9 و 11 نزیکەی 3 مانگە مامۆستانی پارێزگاکانی هەڵەبجە و سلێمانی و ئیدارە سەربەخۆکانی گەرمیان و ڕاپەڕین بایکۆتی پرۆسەی خوێندنیان کردووە. مامۆستایان لەسەر شقامن و سوورن لەسەر بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن.